لە شاری سان پیتەربۆرگی رووسیا کۆمەڵێک لە کەسایەتیە دیارەکانی کوردانی ئەوێ ناوەندێکیان دروست کردووە بە ناوی ناوەندی یەکبوون و ماڵی کوردانیشی پێدەڵێن. ئێستا لە سەروبەندی ڕێکخستن و ئامادەکردنی ئەو ناوەندەن بۆ ئەوەی کوردانی ئەوێ تێدا کۆ ببنەوە. ئەم بۆشدار بوون وەکیمە ئۆرگانیزاسیۆنا خاورا عالی دەولەتێدا بدا ناسکردنی ڕێگیستراسیۆ بکرا چا ئۆرگانیزاسیۆنا مەلەتێ مە یا کوردستانی تێ حەسابی یەک بوون. دامەزرێنەرانی ماڵی کوردانی سان پیتەربۆرگ ئاماژە بەوە دەکەن ئەو ناوەندەی ئەوان تەنها ناوەندێکی کولتوری و ڕۆشنبیری و کۆمەڵایەتی دەبێت، دوور لە ئاراستەی سیاسی بۆ هەموو کوردان وەکو یەک دەبێت. ئەوە ماڵا کوردی کولتوریە ورا نە یا تو دینیە نە تو پارتیە، ئەوە یا کوردیە مە کوردستانیە یا مە هەموو کوردایە، هەرکی هەرکی باشوورە هەرکی باکوورە هەرکی ڕۆژەوە ڕۆژهەڵاتە مۆنا مە کووردا هەموو یەکە. ماڵی کوردانی سان پیتەربۆرگ یەکێک لە بەرنامە سەرەکیەکانی پەرەپێدانی زمان و کولتوری کوردی دەبێت، ئەویش لە ڕێگەی بانکێشکردنی خەڵکانی شارەزا لەو بوارەدا و وانەگوتنەوەیان بە زارۆک و لاوانی کوردی ئەوێ. ئۆرگانیزاسیۆنە بۆ ناوەیەکێ هاتیە چێکردن هاتیە تەشکیلکردنێ ئەکیم زمانێ مەموزین زمانێ کورمانجی بیر نەکەن پەجارا ورای پێچە خواندەوان هەنە پرۆفێسۆر هەنە زانە هەنە کە ئەم کارنێ گازی بکەن و مەرا لێکچیا بخون. بەهۆی جەنجاڵی ژیان و دووری کوردانی سان پیتەربۆرگ لە یەکدی ئەوان کەمتر یەکدی دەبینن. کردنەوەی ماڵی کوردان لە سان پیتەربۆرگ دەرفەتێکی باش دەبێت بۆ دیدەنیکردنی کوردانی ئەوێ. یەکبوونا ملەتێ مە هاتیە چێکردنێ ئەم بۆژداران سەوە ملەتێ خوا هەرێکی ئالی خۆدا کێ چ دکارە کریە و بۆژدارمەکی بکەن. لە سان پیتەربۆرگ لە سەردەمی یەکێتی سۆڤێتدا لە زانکۆ و قوتابخانەکاندا بایەخ بە زمان و کولتوری کوردی دەدرا، بەڵام دوای هەڵۆشانەوەی یەکێتی سۆڤێتی پێشوو ناوەندەکانی زمان و کولتوری کوردی بەرەبەرە لە ناوچوون. خالید حوسێن ڕوودا و سان پیتەربۆرگ.